سڵاو هاوڕێیانی بیرروڕا، هاتینەوەلاتان بۆ پێشکەشکردنی بابەتێکی دی دەربارەی ڕێژەی کارکردنی مێشک چییە. یەکێ لە ئەفسانە ماوەکان پێمان دەڵێت کە ئێمە تەنیا سەتادەی مێشکمان بەکاردەهێنین، لە سەدان نەوەتەکەی دی بێکار ماوەتەوە بە پاشەکەوتکراوی. زاناکان بەڵێنیاندا کە ئەم وزە پەنهانە بدۆزنەوە بە میتۆدی لەسەر بنەمای دەمارناسی، بەڵام تاکە شتێکە سەریان واڵا کرد کیفی پارەکانتان بوو. دوو لە سەرسەی خەڵک و نزیکەی نیوەی مامۆستایانی زانست بە هەڵە باوەڕیان بە ئەفسانەی سەتادە هەیە. لە دەیەکانی 1970 ویلیام جەیمس، باوکی دەروونناسی ئەمریکی وتی زۆرێک لە ئێمە بە وزە پەنهانەکەی مێشکمان نەگەیشتوین. جەیمس مەبەستی ئەوە بوو کە ئەمە وەک چاڵنجێکە، نەک تۆمەتی کەم بەکارهێنانی مێشک. بەڵام هەڵە پێگەشتنەکەم مایەوە، هەروەها زاناکان بۆ ماوەیەکی درێژ نەیانتوانی تێبگەن لە مەبەستی ناوچەوانە پل فرۆنتەڵ لۆبسی گەورەی ئێمە یان بەشی گشتی دیوارە پل پرایتەڵ لۆب. زیان پێگەشتنیان نەبووە هۆی بزواندن یان بێتوانایی لە هەستەکی، بۆیە پسپۆڕەکان بەو ئەنجامە گەیشتن کە ئەم بەشانەی مێشک کار ناکەن. بۆ چەندین دەیە ئەم بەشانە بە ناوچەی کێپ ناودەبران. چالاکیەکانیان بە شێوەیەکی فریودەرانە بوو. زانیمان کە ئەو بەشانە بەرپرسن لە توانای جێبەجێکاری و یەکپارچەیی مێشک، بێ ئەوان بە دەگمەن دەکرێ مرۆڤ بین. ئەم بەشانە بۆ بۆچوونی ئەبستراکت پلاندانان، بڕیاردان و هەماهەنگی گونجان بۆ بارودۆخەکان زۆر گرنگن. ئایدیای کەنۆ لە سەردەی مێشکت بێکار لە کاسەی سەردایە تێڕوانینێکی گەمژانەیە کاتێ دەمانەوێت هەژماری بکەین کە مێشک چەندێک لە وزە بەکاردێنێت. مێشکی جوینەرەکان و سەگ ئاساکان 105 وزەی لەش سەرف دەکەن. مێشکی مەیمون 100 بەکاردەهێنێت. مێشکی مرۆڤێکی پێگەیشتوو کە تەنها 102 کێشی گشتی لە شێتی ڕۆژانە 120 شەکر دەسووتێنێت. لە منداڵاندا ڕێژەکەی 150ە و بۆ کۆرپەلەکان ڕێژەکە دەبێتە 160. ئەمە زۆر دوورە لە ڕێژەی چاوەڕوانکراوی قەبارەی مێشکیان، پێوەرەکەی هاوڕێژەیە لەگەڵ قەبارەی لەشدا. مێشکی مرۆڤ کیلۆگرامێک و نیوە، مێشکی فیل 5 کیلۆگرامە، مێشکی نەهەنگ 9 کیلۆگرامە. بە گوێرەی ڕێژەی کێشی لەش مرۆڤ زۆرترین هەستە دەماری هەیە بە بەراورد لەگەڵ بوونەوەرەکانی دی. ئەم پێکداچوونە چڕەی دەمارەکان وای کردووە کە ئێمە ئەوەندە هۆشمەندین. ڕێکوپێکیەک لە نێوان قەبارەی لەش و ژمارەی دەمارەخانەکان لە شیردەرەکاندا هەیە. ئێمەی مرۆڤیش دەگرێتەوە و کارامان دەکات. مەیمونێکی 25 گرامی لە ڕۆژێکدا 8 سەعاتی بۆ خواردن هەیە، بۆ کاراکردنی مێشکی بە 53 بڵیۆن دەمارەخانەوە. داهێنانی لێنانی خواردن لە 1.5 ملیۆن ساڵ لەمەوبەر سوودێکی گەورەی پێگەیاندوین. خۆراکی کوڵاو نەرم و ئامادەی هەرسکردن بووە. لە دەرەوەی لەش ڕیخۆڵەکانمان زۆر بە ئاسانی وزە وەردەگرن. لێنانی خواردن کاتی بەتاڵ و وزەیەکی زیاتری پێبەخشین، وەک لەوەی گەر خۆراکمان بە خاوی بخواردایە، بە شێوەیەک کە بتوانین مێشکمان کارا بکەین بە 86 بڵیۆن دەماری بەیەکداچووی چڕەوە. زیاتر لە 140 مەیمونەکان چالاکیان بەم شێوەیە. نیوەی ئەو کالۆریەی کە مێشک دەیسووتێنێت بە مەبەستی پاراستنی پێکاتە ساغەکەی بە پرژاندنی ئایۆنی سۆدیۆم و پۆتاسیۆم بەسەر تۆژەکاندا بۆ پاراستنی بارە ئیلکتریکیەکەی. بۆ ئەنجامدانی ئەمە مێشک وزەیەکی زۆری هەیە. هاوسەنگیەکی سەرسوڕهێنەرە 3.4 زەربی دە بەتوانی 21 گەردیلەی ATP سەرف دەکا. ATP بوونی خەڵوزەکەی کوڕەی لەشە، تێچووە بەرزەکەی بەردەوامی پشودانە پەنهانەکان لە هەر 86 بڵیۆن دەمارەکان وا دەگەێنێت کە وزەیەکی کەم جێماوە بۆ ناردنی هێماکان بۆ ناو ئەگزۆنەکان و سەر سنایپسەکان. دەمارەکە بەتاڵ دەبێتەوە لە کارەبا کە لە ڕاستیدا ئەم چالاکی ئەنجامداوە. تەنانەت گەر لە سەدی بەشێکی زۆر بچووکی دەمارەکان لە هەر کاتێ لە ناوچەی مێشک چالاک بن، وزە لە تەواوی مێشکدا ئەرکی بەرهەمێنانی دەکەوێتە سەر و ناسەقام گیر دەبێت. بە توانایی لێرەوە دەردەکەوێت. تەنیا ڕێگە دەدا بەشێکی کەمی خانەکان لە هەر کاتێ سیگنال بڵاو بکەنەوە کە پێی دەڵێن سپێرس کۆدین، کەمترین وزە بەکاردەهێنێت بەڵام زۆرترین زانیاری دەگەێنێت.
لەبەرەوەی ژمارەیەکی کەم لە سیگناڵەکان هەنا هەزاران ڕێگەی ممکینیان هەیە بۆ دابەشکردنی خۆیان. ڕێگری سپێرس کۆدین ژمارەیەکی زۆر لە دەمارە خانەکان سەرف دەکەن. خراپتر لەمە گەڕ ڕێژەیەکی زۆر لە خانەکان هەرگیز چالاک نەبن، کەواتە ئەوان زیادەن و ماوەیەکی زۆرە ئیڤۆڵیشنیان بەسەردانایە. شیکاریەکە بۆ دۆزینەوەی باشترین ڕێژەی خانەکانە کە مێشک دەتوانێت لە یەک کاتدا چالاکیان بکات بۆ ئەو پەڕی چوستی لە نێوان 100 تا 16 خانەکان دەبێت لە هەر ساتێکدا چالاک بن. ئەمە سنووری ئەو بڕە وزەیە کە هەمانە بۆ ئەوەی پێی بژین لەبارێکدا کە هەموو کات هۆشیار بین. ضرورەتی پاراستنی سەرچاوە وزەیەکان هۆکاری ئەوەیە کە زۆرێک لە کردارەکانی مێشک لە دەرەوەی ئاگایی ڕوودەدەن، بۆیە ئەنجامدانی چەند کارێک لە یەک کاتدا کارێکی گەمژانەیە. بە سادەیی ئێمە وزەیەکی کەممان هەیە بۆ ئەنجامدانی 2 کار لە یەک کاتدا، چی بگات بە 3 و 5. کاتێ هەوڵ دەدەین هەر ئەرکێکی کەمتر باشتر لەوە ئەنجام دەدەین گەر بە تەواوی سەرنجی بدەینێ. زۆری ژمارەی کارەکان دژی ئێمەیە. مێشکی تۆ هۆشمەندە و بەهێزە، ئەوەندە بەهێزە کە پێویستی بە وزەیەکی زۆرە تاکو بە بەهێزی بمێنێتەوە، وە زۆر هۆشمەندە کە بەرنامەڕێژی وزە چوستی دروست کردووە. کەوایە ڕێگەمەدە ئەم ئەفسانە فریودەرانە تاوانبار بکە، وایە مێشکی تۆ چەمبەڵە. ئەم شێوە هەستکردنە بە فیڕۆدانی وزەیە. دوای هەموو ئەمانەش باوەڕ ناکەی ئەوە لاڵیە بۆ بە فیڕۆدانی وزە. ملیارەها دەمارەخانەت هەیە کە پێویستیان بە وزەیە، دەبێت کاران بکەیت. کەوایە بڕۆ بۆ ئەنجامدانی ئەمە.